بە هیوای کاتەکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕە 68 بەشی پێداچوونەوە. لەو لاپەڕەیە هەموو پرسیارەکانشی تەڵ ناکەم چونکە زۆربەی زۆری پرسیارەکان یان ئەو پرسیارانەی وەکو ئەوانن لەوانەکانی ڕابردوو شیتەڵم کردینە. پرسیاری یەکەم هەروە بە خێرایی بریتە لە ڕێگەی کۆکردنەوەی زانیاریەکان دەربارەی کۆمەڵەیەکی دیاری کراو ڕەنگە وشەی ڕاپرسی لێرە بنووسین. ئاوات ڕاپرسێکی ئەنجامدا بۆ خوێندکارانی پۆلی شەشەم تاوانەی پەسەندکراو لایەن بزانی خوێندکارانی پۆلەکەی هەڵبژارد ئایا سامپڵێکی ڕەمەکی هەڵبژاردووە وەڵامەکە لێک بدەوە. ئەگەر تەنیا یەک پۆلی شەش هەبی لە خوێندنگاکە ئەوە سامپڵەکە ڕەمەکیە، بەڵام ڕەنگە ئەگەر دووسێ پۆل هەبی ئەوە ڕەمەکی نییە. بەوەی پێکدێ چەند پۆلی شەشەم هەیە لە خوێندنگەکە. ئەگەر سامپڵە هەڵبژاردراوەکە لایەنگیرە یان نا، بڵێ فرۆشیارێکی ئۆتۆمۆبیل دەیەوێت جۆری ئۆتۆمبیلەکەی کە پەسەندە لای کڕیاران بزانێ. پرسیاری 300 کڕیار بە ڕەمەکی هەڵدەبژێرێ، ئەوە لایەنگیر نییە. 100 کڕیار لە پیاوان هەڵبژێردران، ئەوە لایەنگیرە. ئێستا ناوەڕاستۆمۆد و ناوەوەند ئەوانە شیتەڵ ناکەم. 5 و 6 خشتەی بەرامبەر تەمەنی بەشداربووانی یانەی وەرزشی ئەوەی هەر بە خێرا ناوەندەکە کە ئەمن کۆم کردەوە ئەو ژمارە نەبوونە 116 دە کەسیشن کەواتە ناوەندەکاتە 11.6 ئەو جا ناوەڕاستە لێرانە ناوەڕاستە 9 کەمترین شتە، پاشان 2 جاردە لێرە دەنووسین 9 ئەو جە 10 11 12 13. ئەگەر بمەوێ ناوەڕاستەی ببینمەوە یەک لێرە لا دەبەم، یەک لێرە، یەک لێرە، یەک لێرە، ئەو جە یەک لێرە، یەک لێرە، یەک لێرە، یەک لێرە، 11 و 12 ناوەڕاستە واتە ناوەڕاستە دەکاتە 11.5. 11.5 مۆدەکە زۆر ئاسانە. 13 لێرە 3 جار دووبارە بوویتەوە مۆدە 13. ئەو جە مەوداش گەورەترین ژمارە 4دەیە، کەمترین ژمارە 9ە، جیاوازیەکە دەکاتە 5 4 دەکەم 9. ئەوە تەواو بووم لەو پرسیارەش هەر بە خێرایی. پاشان ئەو دوو پرسیارەی دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر دێمە لای پرسیاری ژمارە 13. ستونەکانی ڕوونکردنەوەی جووتەنی بەکاربێنە بۆ پێدراوەکانی هاتوو لە خشتەی بەرامبەر. لێرە نرخی 2 بەرهەم لە کۆتایی مانگ چەند مانگ هەیە؟ مانگی 9، مانگی 10، مانگی 11، مانگی 12 و مانگی 1. بەرهەمی یەکەم و بەرهەمی دووەم ئەمن ئەو 2 بەرهەمەم لە وێنەی ڕوونکردنەوەی دانایە کە دەتوانین تەماشایکەین. بەو جۆرە بەرهەمی ئا بە کەسچیە، بەرهەمی ب بە سۆریە، نرخەکانیشیان لە مانگی 9، لە مانگی 10، مانگی 11، مانگی 12، مانگی 1 وەکو دەبینین لە 10,000 دامنا هەتا 80 هەتا شێوێ نەرنەبی وێنەکە. ئێستا بچین بزانین داوای چ پرسیارەکی کردیە، چ داواکاری هەیە. ڕوون بکەوە چۆن نرخی هەردوو بەرهەم لە مانگی ئەیلوول تا مانگی کانۆنی دووەم گۆڕا. بچین بزانین کوو گۆڕا لە مانگی 9 هەتا مانگی 1. بەرهەمی یەکەم ئەو کەسکە دەبینین 80,000
فرۆشرا دوایە کەم بۆوە دوایە کەمتر بووە ئەوجا لە مانجی 11 بۆ لە مانجی 12 دیسان زۆر بوو لە مانجیەک بەرەبەرە زۆرتر بوو کەمترین شتی لێ فرۆشرا 45,000 لێرە بزانم ئەوە چییە ئەو نرخی بەرهەم نرخەکەی کوبوو بەرهەمی یەکەم نەک چەند فرۆشرا نرخەکەی 80,000 دینار بوو دوایە بووە 75 پاشان لە مانجی 11 بووە 45 دوایە دیسان نرخەکەی زۆر بوو بەرهەمی دووەم بەرهەمی 50 بوو تۆزێک زیاتر بوو هەروەکو خۆی مایەوە دیسان بووە 50 ئەوجە بووە 45 کەواتە گۆڕانکاری زۆر بەسەر نەهات وەکو بەرهەمی یەکەم بەرهەمی ئا و بەرهەمی بێ ئەوجە ئێستا تەواو بووم لەوێش بۆ شیکاری ڕاهێنانی 15 هەتا 17 وێنەی ڕوونکردنەوەی بەرامبەر بەکار بهێنە پرسیاری 15 درێژی ئەو ستوونەی فرۆشتنی سێوەکان دەنوێنێ گەیشتۆتە چەند ئەوەندەی درێژی ئەو ستوونەی فرۆشتنی پرتەقاڵ دەنوێنێ لێرە دوو ستون کەواتە دوو ئەوەندە و نیوە ئەوەی ڕاستی بی ئەو سۆرە چونکە ئەوەندە دوای ئەوەندە ئەوە دوو ئەوەندە دوایش نیو سۆرەکە دوو ئەوەندە و نیوی سەوزەکەیە واتە سێ و بە چاو تەمەشاکەین ستوونەکە دوو ئەوەندە و نیوی ئەو ستوونەیە سێوەکان دوو ئەوەندە و نیوی ستوونی پرتەقاڵ ئەوجا ئایا سێوە فرۆشراوەکان بریتیە لە سێ ئەوەندەی پرتەقاڵە فرۆشراوەکان بێگومان نە چونکە سێوەکان 700 کیلۆگرامیان لێ فرۆشراوە پرتەقاڵەکان 400 کیلۆگرام کەواتە هەتا دوو ئەوەندەش نییە دوو ئەوەندە بە سێوەکان دەیکرد 800 کیلۆگرام کەواتە وەڵامەکان نەها بێگومان نە ئێستا چۆن وێنەی ڕوونکردنەوەی دەگۆڕی تا ببێتە گومان لێ نەکراو ئەو وێنەی دەبی ئەوها بگۆڕم هەتا کە تەماشای دەکەم گومانم لێی نەبی بە باشی ستوونەکانم دروست کردبی زۆر ئاسانە خوێندکاری ژیرەوە ئەمن لێرە ئەو هەم دروست کرد پرتەقاڵ لێرە نووسیم چل چونکە جارانی دەی دەکەم 10 کیلۆگرام واتە دەکاتە 400 کیلۆگرام سێوەکانیش 700 کیلۆگرام لێرە ئەوها دیار نابی کە دوو ئەوەندەیە تەنیا یەک ئەوەندە و لەژێر دوو ئەوەندەیە ناکاتە دوو ئەوەندە سێوە فرۆشراوەکان ناگەنە دوو ئەوەندەی پرتەقاڵە فرۆشراوەکان ئەوجا پرسیاری 18 تەواو بووین ئێستا لەو پرسیاری 18 سیڤین لە فەرهەنگە زانستیەکەی تێکڕای بارستایی هەندێ بە تاریخی دۆزیەوە ئەفریقی 3 فاریزە 5 لە 10 کیلۆگرام ئیمپراتۆر 30 کیلۆگرام شینی بچووک 1 کیلۆگرام ماکەڕۆنی 4 فاریزە 5 کیلۆگرام وێنەیەکی ڕوونکردنەوەی پێک بهێنا بۆ بەراوردکردنی بارستایی ئەم جۆرە بەتریقانە ئەو پرسیارێکی تەڵ ناکەم لەبەرەوەی لەو چەشنە پرسیارە هەیە شیتەڵ کرایە لە لاپەڕەکانی پێشی ئەو لاپەڕەیە لەبەرەوەی ئەو لاپەڕەیە هەر بە خێرایی دروستم کرد هەتا زوو بگەینە ئەو لاپەڕانەی کە ڕەنگە تۆزێک سەختتر بن لەو وانانە لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەی داهاتوو هەر بژی